کابرا تۆ پرستان پێەکە ئافرەتێکی جوان کە ئەمێتە سەرنجی پیاوڕاکێشێ ئافرەتێکی خاوەن نەسەب و حەسەب کە ئەمەش بۆ خۆی ئەچێتە پاڵ جوانیەکانی بەڵام ئینەها لا تەلیت ئەم ئافرەتە مناڵی نابێت ئەفا ئەتەزەوەجوها گەنجەکان ئەخوازنیان نا کابرایە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قال يا رسول الله إني أصبت امرأة ذات حسب وجمال وإنها لا تلد أفا أتزوجها أي بيغمري خوا من ئافرەتێکم دۆزیوەتەوە ئافرەتێکی جوانە و ئافرەتێکی خاوەن بنەماڵە و کەسوکارە ناو ناوبانگێکیان هەیە لە شارەکەیە بیخوازم سەماعەتی سمارت کابرا تۆ پرستان پێەکە ئافرەتێکی جوان کە ئەمێتە سەرنجی پیاوڕاکێشێ ئافرەتێکی خاوەن نەسەب و حەسەب کە ئەمەش بۆ خۆی ئەچێتە پاڵ جوانیەکانی بەڵام ئینەها لا تەلیت ئەم ئافرەتە مناڵی نابێ ئەفا ئەتەزەوەجوها گەنجەکان ئەخوازنیان نا دڵە خوازێ بەڵام ئەقڵە لێ نە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت لا یەک کەلیمە سبحان الله کابراکە دیارە ئیتر وەکو چۆن ئەڵێ کە من کێش بووە و تەواو تەسلیم بووە و ناتوانێ وازی لێ بێنێ ئەتۆ بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەڵێ ئافرەتەکە شفاعەت دەکات و شوقسێ لەگەڵ پێغەمبەری خوایە بکە سوبحان الله ئەدەبی ئەم سەحابانە بکە ئینسان ژن بۆ خۆی هێنێ وەنیە هەل لەگەڵ ئەمەشا چێ پرس بە پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم بۆی کە دەرزی ئێمەش دابا یەتۆ بەلای پێغەمبەری خوا فەرمێ ثم ئەتاه الثانیە دووەم جار هەو بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەنەها پێغەمبەری خوا ڕێگەی لێگرنی هێژ زەواج کرد ثم ئەتاه الثالثة طبعا صحابە قەت ئەونا ڕووقایم نەبوون لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت جارێکیان سەحابەیەک یەک ئەڵقەی ئاتون لە دەستیایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینی ئەڵقەیەکی ئاتون لە دەستی پیاوێکایە کە ئاتون بۆ پیاو حرامە دەرێهێنێ و فڕێدا فەرمێ ئەمە لە پیاوانی ئومەتەکەم حرامە دوای کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵەست تەبە سەحابەکە بێدەنگە ئاتونیش لەو کاتەیە ئاتون بووە قیمەت بووە خەڵک نان نەبووە بیخوا دوای سەحابەکان کە پێغەمبەری خوا ئەڕوات ئەنگوستیلەکە هەڵەگرنەوە دیارە ئەنگوستیلەیەکی زەق و گەورە و جوان بووە ئەیدەنەوە ئەڵێن بۆ خۆت ئیسفادەی لێ بکە ئەفەرمێ قەسەم بەخوا شتێک هەڵناگرمەوە کە پێغەمبەری خوا فڕێی دابێ دەست ناباتەوە بە ئاتونەکە هیچ بەجێ ئەڵێ چۆن فڕێدراوە هەراوی کە پوشێکی لە دەساکەوت بێ سەحابەیە سێ جار بێتەوە بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڵێ ئەی پێغەمبەری خوا بیخوازم کە دوو جار پێی وتووە نە ئەنجا پێغەمبەری خوا ئالێرەنەیە ئەزانێ ئەم پیاوەشتا تێنەگەیشتووە لە مەفهومەکە ئەزانێ ئەم پیاوە بەچی ئەم گەنجە چۆن بیرەکاتەوە ئەم گەنجەی سە کشتێکی جوانی دۆزیوەتەوە مەجالی ئەوەی نییە لی دوورکەوێتەوە هەموو گفتێکیان ناوە هەموو قسەیەکیان کردووە وەکوڵە تەواو کەمەندکێشی یەکتری بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لەم ئەجد للمتحابین إلا النکاح ئەو إلا الزەواج من هیچ شتێ بۆ دوو خۆشەویست شک نابم ئیلا زەواج و کۆبوونەوە نەبێ کە دوو کەس یەکتریان خۆشویست ئیلا ئەبێ زەواجکەن با کەس نەبێ بەڕێگریان تکام وایە کەس نەبێ بە تەرکیب مەبوزین پێغەمبەری خوا خۆی وا فەرمێ ئەی بۆ لەم کەیسەیە ڕێگرا ئەفەرمێت تزوجوا الولود الودود فإني مكاثر بكم الأمم أفرمي آفرتي بينن كمنال بخاتوا آفرتي بينن كحملي هبه كتواناي سكوزاي هبه چون كمن لناو أمتكانا لقيامة فخرتان بيوك آلي رانيا صحابك تيغا كبيغمري خوابوشين هيالي کەواتە ئەم چاوی لەسەر جوانەکەیە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئومەمیتر بە فراوانتر بیرەکاتەوە
چوار ڕۆژی تر ئەم پیاوە ئەم ژنە هێنێ مناڵی نابێ ئەی چی بکەین حەکیمێک هەیە لێرە و دەرمانێک هەیە لێرە و چارێ هەیە لێرە و ئەم ژناڵە پیاوەکە من ب 4 سەعات لەناو 4 دیوارا بەجێهێشتوم مناڵیشم نییە کە سوکاریشم لێرە نییە تۆ بۆ چۆچی بۆ جیهات و بۆ کوێچی بۆ مزگەوت من تۆبانی زۆر ڕێ ترسم شەو درەنگیتەوە ترسم تااقەتم نییە لە ماڵەوە چی بکەم بە زیام نەکرد کێشەکە لێرە ساحڵەدا لەبەرەوە لێرە نابێ ڕێ لێ بچیرێ چکە یەکەم جار لێ قەی ناکە بەڵام دوایی بیرەکەیتەوە چپەنگێکی یاوە